هەژار حاتە محەمە لە ساڵی 1970 لە سوورداش لەدایک بووە، لە سلێمانی نیشتەجێیە. ئەندامی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 1995ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. بەکالۆریۆس لە ڕاگەاندن لە ساڵی 2005. 2. ماستەر لە ڕاگەاندن لە ساڵی 2015. ئەو پۆست و بەرپرسیارەتی حەزبیانەی پێشتر هەیبوون. 1. ئەندامی ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2001. 2. ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی کۆمەڵ لە ساڵانی 2002 تا 2008. 3. ئەندامی دەستەی دامەزرێنەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵی 2009. 4. بەڕێوەبەری دەنگی کۆمەڵ ڕادیۆی سلێمانی لە ساڵی 2010 تا 2011. 5. بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی وەرچەرخان لە ساڵی 2004 تا 2006. 6. ئەندامی لیژنەی باڵای ڕاگەاندنی لیستی و پەیمانی کوردستان بۆ هەڵبژاردن لە سلێمانی لە ساڵی 2005. 7. ئەندامی لیژنەی باڵای هەڵبژاردنی قوتابیان و خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان لە ساڵی 2002. ئەو خوڵ و ڕاهێنانانەی کە تیایدا بەشداری کردووە. 1. خولی ڕۆژنامەوانی گشتی لە تاران لە ساڵی 2008. 2. خولی ئیدارەت الوەقت لە وڵاتی میسر لە ساڵی 2013. 3. خولی قووەت التەفکیر لە وڵاتی میسر لە ساڵی 2013. 4. خولی تەحشید الجمهور لە وڵاتی تورکیا لە ساڵی 2017. 5. خولی پرس ناوی هۆڵندی لە سلێمانی لە ساڵی 2006. شارەزایی و لێهاتووی هەیە لە شارەزایی لە زمانی کوردی، شارەزایی لە زمانی عەرەبی، ڕاگەاندن و تۆڕە کۆمەڵاتیەکان، کاری سیاسی و حەزبایەتی، ڕای گشتی، چالەکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆر و وانەوتنەوە. 1. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. 2. خاوەنی سێ کتێبی چاپکراو. 3. نووسینی دەیان توێژینەوە و راپۆرتی شیکاری بۆ سەرکردایەتی کۆمەڵ. 4. وەک توێژەر بۆ ماوەی 4 ساڵ ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری ڕۆژنامەنووس کە لەلایەن سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە دەردەکرێت. 5. نووسینی چەندین توێژینەوە لە گۆڤاری جۆرناڵ و خاڵ. 6. نووسینی چەندین وتار لە وێبسایتەکان. 7. وتنەوەی چەندین محازەرە بۆ ئۆرگانەکانی کۆمەڵ لە سلێمانی، هەڵەبجە، چەمچەماڵ و ڕانیار.